19 جار دووجیان بوو 19 جار ئافرەتەکەش چێشی 63 چێلە بوو بەژنیشی 155 سانتیم بوو یعنی هەندووکەک لە منیش کورتتر ئەوەندە سەرنجڕاکێش بووم ئەوەندە سەرنجڕاکێش بوو 9 کوڕی مایە دووشی یەکیان لە لاچێ بەربوویتەوە مردیەوە الحاصل یعنی 11 کوڕی بۆ باقیکەی دێکێت ئەویش لەوانە دویان نەمایە بەس ئێستا لەو حاڵەتەی 5 کچ و 9 کوڕی مایە دەکات 14 هەمووی بەدامنێ بووە یەکێک لەو دکتۆرانە پێی گوتێ ڕەحمت هاتیتە خوارێ دەبی ئەمن نەشتەرگەریت لۆ بکەم ئەی هاوار ئەو خانمە ئەگەر زۆر زیرەک نەبا نەدەهات برێ ئەمن ڕازی نەبووم بەو نەشتەرگەری دکتۆرەکە گوتی ڕەحمت هاتیتە خوارێ تەمەنی 63 13 ساڵی ڕێک کە بێنوێژی نەمایە ڕەحمی دەبوتێتەوە ئەوەن دووکە ڕەحمەمایە لە جێ خۆشی تێ هیچ نایەتە خوارێ یعنی چیە تو دەتەوێت نەشتەرگەری بکەی لە بۆ ئەو ئافرەتەی ئەوە ڕۆشنبیرە ئەمما ئێستا پێیان دەرێن لۆ خۆت زەرمەند دەبی یان منداڵەکەت دەمری یان لۆ خۆت دەمری یان هەردووکتان دەبی ئەمە نەشتەرگەری لۆ بکەم کەیفێ خۆشتە دەچی دەرێ بیکە چونکە ڕۆشنبیری نییە ئەو زەمانە ئەنفال کرایە لە ئافرەتان چونکە ڕۆشنبیریان نییە